لە ئێستادا قسە و باسی شەقام و ناوەندە سیاسی و یاسایی و میدیایەکان پرسی ڕێفراندۆم و سربەخۆیی کوردستانە. ئەمەش پرسێکی نیشتیمانی و پێویستی بە کۆدەنگی سیاسی هەیە، چونکە پەیوەستە بە گەلێکەوە چەندین ساڵە لە پێناویدا قوربانی داوە. لەبەرەوە ئەنجامدانی ڕێفراندۆم وەک هەنگاوێکی چارەنووساز بە بڕوای شارەزانی سیاسی و یاسانە ئاسانیش پێویستی بە زەمینەسازی و کۆدەنگی نیشتیمانی و ئاشتەوایی سیاسی و ڕێکاری یاسایی هەیە. لەبەر ئەوە بەپێی بڕگەی 2 مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 جگەلەوەش بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 پەرلەمانی کوردستان مەرجەعی باڵای پرسە چارەنووسازەکانی گەلی کوردی هەیە. هەر بەپێی ئەو یاسانەش کە لە پەرلەمان دەرکراون هیچ یەکێک لە هەرەمی دەسەڵاتەکان جگە لە پەرلەمانی کوردستان مافیان دەسەڵاتی ڕاگەیاندنی ڕێفراندۆمیان نییە. ئەو پەرلەمانش کە مافی دیاریکردن و ئەنجامدانی ئەو پرۆسە چارەنووسازەی هەیە بە بڕیارێکی حزبی پەک خراوە. پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێ ئەو کارکتەرانەی کە ئەم دروشمیان بەرز کردوێتەوە پێویستە لە سەرەتادا دەرگای پەرلەمانە داخراوەکان بکەنەوە بۆ ئەوەی لەوێوە ئەو بڕیارە مێژوویە بە یاسا بخرێتە گشتپرسیەوە. ئێستا بێ میکانیزمێکی نیشتیمانی و نەتەوەیی دیموکراسی و قانونی بۆ مەسەلەی سربەخۆیی دیاری بکەین. ڕیفراندۆمێکێکە لە هەنگاوەکان پێویستە لە پەرلەمانەوە ڕێکارەکانی هەنگاونان بەرەو سربەخۆیی دیاری بکرێ. پەرلەمانی کوردستان بەرهەمی خوێنی شەیدانی کوردستانە، چەتری هەمومانە، بە قانونیش مەرجەعی سیاسی و یاساییە لە کوردستان. فەرموون لە سایی پەرلەمانی کوردستانە هەنگاو بنین بۆ پرسە گشتیەکە بۆ ئەو پرسەی کە پەیوەستە بە چارەنووسی هەمومانەوە. مامۆستایەکی زانکۆش خوێندنەوەی جیاوازی بۆ پرۆسەی ڕیفراندۆم هەیە. پێی وایە لە ئێستادا بەپێی ئەو میکانیزمانی کە لە ڕووی دیبلۆماسیەوە لە کاتی نەگونجاو و بەخستنی دامەزرا و شەرعەکانی هەرێم گیراونەتە بەر. ئەگەری ئەوە هەیە ئەو پرسە نیشتیمانیە لە داهاتوودا ڕوبەڕووی شکست بێتەوە. ئێرادەی خەڵک لەگەڵ سربەخۆییە، بەڵام لەگەڵ ئەم میکانیزمانیە کە ئیستا عرض کراوە، چونکە ئەم میکانیزمە لەم تەوقیتەی کە بۆ دیاری کراوە پێمانەڵی هەڵبژاردن ناکرێ، مؤسساتی دەستوری نامێنن، وڵاتێکە بێ هیچ مقاوماتی دەوڵەتداری تیا نابێ. ئەم دام و دەستگا دەستوریانی ئێمە یان شەرعیەتیانێ و پەک خراون یا لە کار خراون یان شەرعیەتیان نەماوە. ئەبێ ئەمانە ئەبدەیتەوە ڕێشیان خەیتەوە بیانکەی بە یەک پاکێج، ڕیفراندۆمیش و سربەخۆییش و پەرلەمانیش و چارەنووسی سیستەمی سیاسی لە وڵاتە و سەرۆکایەتی هەرێمیش بە یەک پاکێج ئەگەر بۆ یەک ڕۆژیش پەرلەمانکاراکەنەوە بێت دەنگ لەسەر هەموو شتە چارەنووسازانە بە. جێباسە بەرزکردنەوەی دروشمی ڕیفراندۆم و سربەخۆیی کوردستان لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان بە قەیرانی دارایی و ئابووری دژوار و فەراغی یاسایی لە دەسەڵاتەکانی سەرۆکاتی هەرێم و پەرلەمان تێپەڕ دەبێت. جگەلەوانەش ناتەبایی هێز و لایەنە سیاسیەکان لەسەر کێشەی ناوخۆ و پرسی ڕیفراندۆم و نەبوونی پشتیوانیەکی بەهێزی نێودەوڵەتی بۆ سەرخستنی پرۆسەکە ناومێدی لای پەرلەمانتاران و مامۆستانی زانکۆ دروست کردووە. ئەگەر ڕیفراندۆم بەم حاڵی ئێستاوە کراو کار بە ئەنجامەکەی نەکرێ دەچێتە چوارچێوەی بێبەهاکردنی و ڕەنگە نیوەی خەونە بەدی نەهاتوەکانی گەلی کوردی لێبەدی نەکرێ. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.